ئەو کتێبانەی کە یان خوێنی لە پۆلی یەکەمی قۆناغی یەکەم واتە لە ئامادەیی ئامەدی ئیسلامی. ئەمە کتێبەکانن. یەکەم عەقیدەیە بوختەی پایەکانی باوەڕ، لێرە شارەزای ڕوکنەکانی ئیمانەبی لەگەڵ پێناسەی باوەڕ. دوای ئەوەم کتێبە خوێنی کە ناوی شایەتمانە. شایەتمان تەنها ئەمە باسی لە شایەتمانەکە لە پۆلی دوو چوار ڕوکنەکەی ترە خوێنی کە لەلایەنی فکری و عیلمیشەوە چۆن ڕۆی دراسی شایەتمانەکە ئەەکەی کە چی ئەگرێت. دوای ئەوە بەشی یەکەم لەم کتێبە خوێنی کە ئەڵێن چەمکانێکە بە ڕاست بکرێنەوە، مانامی لە کوردستانیش چاپکراون، چەمکانێکە بە ڕاست بکرێنەوە. بەشی یەکەمی لێ خوێنین کە بریتە لە چەمکی لا ئیلاهە ئیلا الله، چۆن سەحابەکان لە لا ئیلاهە ئیلا الله تێگەیشت بوون، ئێمە چۆن پێویستە لێی تێبگەین. ئەمە لە ناحەی فکریەوە سەیری لا ئیلاهە ئیلا الله کە بەڵام تۆ لە دەرسی عەقیدەکەیە لا ئیلاهە ئیلا الله کە وەکو پێناسەی، وەکو بەشەکانی، وەکو ڕوکنەکانی، وەکو لقەکانی، وەکو مەرجەکانی، وەکو پێچەوانەکان و دژەکانی دواییەی خوێنی و لە مەجالی عەقیدەکەی خوێنی، هەرچەنە لە شایەتمانەکەش ئەوە خوێنی. ئەم دەرسانە ئەم سێ کتێبە پێی ئەوترێ عەقیدە و فکر کە پێویستە بیان خوێنی ئیمتیحانی تیا بدەی و ئیمتیحان و دەرچوونیش لای ئێمە ئەبێ حەفتا بێنی. دوای ئەو تەجویدە خوێنی. ئەمە کتێبێکی بچووکە تەجوید خۆی عیلمێکە، وەکو ڕیاضیات وایە 2 زائید 2 هەرەکاتە 4 تا قیامەت وایە. قوتب جدکە پیتەکانی قەلقەلەن تا قیامەت هەرە و 5 پیتەیەکە لە ئەوەڵەوە تابعین خوێندویان هەتا ڕۆژی قیامەت هەر ئەوە ئەبێ. ئەمە کتێبێکی بچووکی مام ناوەندیە، ئەو عیلمەت فێرەکە بە سیدیش هەمانەوە دەرسەکانی شەرح کراونەوە ئەزانم 10 سەعات شەرحکردنە. ئەمە لە مەجالی قورئانەوانیە. یەکەم عەقیدە و فکر، دووهەم قورئانەوانی، ئەنجا فەرمودەوانی، ئەنجا شەرعە، ئەنجا پەروەردەی دەروونە، پەروەردەی نەفسە، ناحەی تەزکیەی نەفست، ئەخلاقیت، ئادابی کۆمەڵایەتیت، ئەمانە احتیمام پێدەین. ئەنجا کە تۆ شیاو بووی، شیاوی بانگەوازەکەی ئەکەیتە سەر بانگەوازکردن، بانگەوازی تاکەسیت، بانگەوازی کۆمەڵکاریت. ئەنجا دێتە سەر هەندێ بواری تر وەکو شارەزابوونەوە لە تاریخی نوێی ئومەتەکەمان، هەروها زمانی عەرەبی، زمانی کوردی. ئەمە کێسە باسێکم زۆر بە سەریعی، تۆ خۆتە بێیتە سایتی زادی ڕێمان، لەوێەوە پەیوەندی بکەیت و بزانی کتێبەکانت بۆ داگرین. تەبەن هەمووی نووسراون، ڕسمی کتێبەکان کراوە، کردەی لەسەرەکەی کتێبەکە دابەزێنی لای خۆت بە PDF بە چاپکراوی دەتوانی بیکڕی تەبعاً، یان دەست خێن کە لە وڵاتی ئەوروپاوی لە ڕۆژاو بۆت بنێرین. ئەوانەی کەماون، چونکە هەندێکیان چاپەکانیان تەواو بوون و پێویستیان بە چاپکردنەوەی نوێ هەیە. ئەو برابەڕەزانش کە ئەتوان ئەو بەشدارن لەو خێر و سەدەقەیە، وەکو سەدەقەیەکی جاری کتێبەکانمان لەگەڵا چاپکەنەوە شتێکی زۆر باشە کە تەحملی نەفەقەی کتێبە لە کتێبەکان بکەیت کە احتیمالە 2000 پاوەند بتوانێت نزیکی 1000 نسخەی تر بخاتە بەردەستی خەڵکی. یەکەم لە عەقیدە و فکرایە ئەم سێ کتێبە خوێنی. دووهەم لە قورئانەوانیایە تەجویدە خوێنی، جوزئی عەمە لە بەرەکەی لەگەڵ تەفسیری سێ سوورەتی قورئان لە جوزئی 28، مجادلە و حەشر و ممتەحینە بە کتێبی چاپکراوی لە بەردەستا هەیە و ئینشاءالله ئەی خوێنی. ئەنجا دێنە سەر فەرمودەوانی. ئەم کتێبە ئەخوێنی کە دوو بەشە. بەشێکیان سیرەیە، سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام، مێژووی ژیانی بە کورتی شەرح کراوە، ئەویش بە 13-14 دەرس. بەشەکەی تری 10 فەرمودەیە، شیکار بۆ 10 فەرمودەکە کراوە کە ئەبێ لە بەریانکەی ئیمتیحانیان تیا بدە ئینشاءالله. ئەمە عەقیدە و فکر، قورئانەوانی، فەرمودەوانی. دێنە سەر شەرح. لە شەرح ئەم کتێبە مختصری ئەمە ئەخوێنی کە پاکژیە. ئەمە بەس باسی پاکژیە، 10 باسی تری لێ بێتەوە لە حکمی ئاو، لە غوسڵ و دەستنوێژ و ئەوانە هەمی دەست پێکات تا ئەخیر. کورتەی ئەمە ئەخوێنی لەگەڵ کورتەی نوێژەکە. بەڕێزیشتان ڕەنگە هەندێکتان ئەم کتێبەتان بینیوێ کە پرس و ڕاوێژ لەسەر ئەحکامەکانی نوێژ. ئەمە مفەسەلە، زۆر مفەسەلە. تۆ ئەو کاتە کورتەی ئەمە ئەخوێنی، هەمووی هەر لەم پۆلە. چیت خوێن تا ئێستا؟ عەقیدە و فکر، قورئانەوانی، فەرمودەوانی، شەرع. دوای ئەو دێینە سەر ئەوەی کە هەر لەلایەنی شەرعە ئەحکامی شەریعەتەکە ئەبێ بزانی چییە. ئەم شەریعەتە بۆ نەهاتووە مەلایەک بیخوێنە بە فەقیه بڵێت. ئەم ئەحکامی شەرعە بۆەوە هاتووە پەرلەمان بیچەسپێنێ، حکوومەتی ئیسلامی تەنفیزی بکە. لەبەرەوە ئەم کتێبەژە خوێنی کە ناوی چەسپاندنی شەرع و پەیوەندی بە بنەماکانی عەقیدەوە هەیە. بۆی وا نەزانی شەریعەت فقه لە ئەوراقە، کتێبێکە و دانیشی بە دیارێ و بیخوێنی دوای بۆی ئیجازەی مەلایەتی وەربگری. ئەم شەریعەتە بۆەوە هاتووە کە حکم کە تۆ لێرە شارەزای ئەوە بیکە حکم بکەیت. کە ئەمانەت خوێند، شارەزای عەقیدەکە بووی مەبدەئیەن، هەمووی کە ئەڵێن ئاستی یەکەمە. ئەم شارەزای عەقیدە و فکرەکە بووی، شارەزای قورئانەوانی بووی، شارەزای فەرمودەوانی بووی، شارەزای ئەحکامی شەرعەکەش بووی. تو زانیت ئەم دینە بۆ ئەوە ئەڕوا کە سەربەرەتی بەدەستبێنێ، تۆ بێ بکەویتە بانگەوازکردن.
بۆ بانگەواز تێگەیشتن لە بانگەوازت ئەمە بەرجی یەکەمی کتێبێک کە بەناوی ڕێبازی بانگەواز ئەمەش چاپ بۆ هەرتەوان لە نووسینگەی تەفسیر لە هەولێر ئەتوانی ئەوانەی لە کوردستانم دەستی بخەن هەروەکو تیشم بە PDF بەردەستە دەکەوێت و کردەژەکەی بە سەڵ گوێ لێ بێت و توانی هەموو دەرسەکان گوێ بگری ئەگەر بەدیار مەڕەکانیش تۆ شوانیش بی لێ هەرتوانی بیخوێنی ئاسانیش کرا هەمووتان ئەتوانن بیخەنە بەردەست ئەم کتێبە خوێنی کە دوو فەسڵەیەکیان دینی چێ دین و دیدی یەکیان دینی چێ ئەم دوانە خوێنی ئەمە فقط تاکەسیە بانگەوازی تاکەسی کە چۆن لێی تێگەی دوایی هی ئومەتی مسلمانە خوێنی لە ضمنی ئەمانەشە زانستی شەرعیە خوێنی وەکو ئشارەتێکم لە سەرەتاوە پێدا زانستی شەرعی ئەویش بە چەند مەرحەلەیەکەی خوێنی یەکەم گەورەی زانستی شەرعی لەم پۆلی یەکەم خوێنی دووەم حکمی وەرگرتنی زانستی شەرعی لە پۆلی دووەی خوێنی چۆنیەتی وەرگرتنی زانستی شەرعی لە پۆلی سێی خوێنی ئەمە سێ کتێبن لە پۆلی چوار دوای ئەم عەدادیە کە مەرحەلەی معهەدی ئیمامی ابن تەیمیە دێ لە پۆلی یەکەمی ئادابی فێرخوازیە خوێنی کە هەر تەکمیلەیەکی ئەوانە و بە هەمویان هەست پێیەکەی کە عیلمی شەرعی چەند مهمە و حکمی شەرعیشی لەسەرت چییە چی فەرزە لەسەرت کە ئەبێ فێر ببی و چۆنیش فێرەبی و ئادابەکانی چۆن ڕەچاوکی وەختێک ئەمانە فێرەبی پەروەردەی ذاتی خۆت پێویستە ئێمە سێ بەرنامەمان بۆ پەروەردەبوونی ئەم تاکەسە هەیە ئەم تەلەبەیە یەکەم تەزکیەی نەفسە لە ناخی خۆتە چۆن تەزکیەی نەفسی خۆ دەکەی دووهەم ڕەفتار و ڕەوشتت چۆن پارسەنگەکەی سێهەم ئاداب و نەریتەکان حقوقەکانی خەڵکی چۆنە پارێزی حقوقەکان زۆرن مافی خوای گەورە مافی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام مافی هاوەران مافی زاناکان مافی دایک و باوکت مافی ئەو کەسانی مافیان لەسەرتە مافی دراوسێ مافی کافر مافی مسلمان و هەروەها هەموو ئەو مافانەی تر طبعاً بە مەرحەلەی خوێندنەکانەمانە خوێنی ئەم مەرحەلەی یەکەمە تۆ لێرە کتێبێکە خوێنی لیژنەیەکی یەکگرتوو نووسیویانە بەڵام من پێداچوونەیەکم بۆ حەدیسەکان و ئاەتەکان و تحقیقێکی باشتر کردو حەجمێکی گەورەتری وەرگرتووە تەفسیلێکی باشترمان داوەتێ بەڵام هەر کتێبەکە هەرهی ئەوانە و خوا جزایان بداتەوە لیژنەیەک نووسیوێتی ئێستا قەبارەکەی گەورەتر بوو تۆ وەختێک کە عەقیدە و فکر خوێنی قورئانەوانی فەرموودەوانی شەرع ڕێبازی بانگەواز زانستی شەرع پەروەردەبوونی خۆت ئەنجا پێویستیت بە دەرسێک هەیە ناوماناوە ڕمان و ڕامان باسی 100 ساڵی ئەخیری ئومەتی ئیسلامەکە بە مختصری و چۆن دەوڵەتی عوسمانی ڕووخا کاردانەوەی ئەوەش چۆن بوو کە مسلمانەکان هەوڵیاندا دیسان حکمی ئیسلامی بهێننەوە بە جیهاد لەگەڵ ڕێگای طریقەی سۆفیەکانە کە لە جیهانی ئیسلامە ئەوان دەست ڕۆیشتوو بوون و دەستیاندایە چەک و بەڵام نەیانتوانی لەبەرەوەی قووەتەکان نابەرابەر بوون ئیستعمار هێزێکی باروت و جێشی منەظەم و دەوڵەت و اقتصادێکی گەورەی هەبوو دووهەم ئیسلامی سیاسی کە خەڵک لەسەری ڕاهاتوو بڵێ ئیسلامی سیاسی و ئیسلامی زاناکانیش کە لەگەڵ حاکمەکانە کەوتنە ڕێ بە ئومێدی ئەوەی کە حاکمەکان زیاتر نەڕۆن دوای ئەوە زمانی عەرەبیش خوێنی زمانی عەرەبی ئەمە کتێبێکە ناوی النحو الواضحة علی الجارم و مستەفا ئەمین نووسیویانە بۆ قوتابیانی ئیبتیدایی میسر دوای بوو بەهی ئەزهەر و لە عالەمیشا خوێنرێ ئێمەش پێمان باش بوو لەبەر ئەم مستەوایە کە زۆر هاتووەتە خوار و مستەوای زانینی زمانی عەرەبی لە کوردستانە وتمان ئەمە بخوێنین کە سەرەتای شارەزابوونە لە نەحو سەرف ئەنجا وردە لە پۆلەکانی تر دێتە سەر زانینی تەفسیلاتی زمانەکە و شارەزابوون و دواندن و محاورەکردنی وەرجێڕان بە پشتیوانی خوای گەورە